کۆما ئۆرکیدیا هونەری دەبن دروشما چیرۆکا سەرکەفتنێدا پێشەنگەهەکە وێنەیان لە باژارەیە قامشلۆڤە کرد. پێشەنگەها هونەری یا وێنەیان لە هۆلا ئەلنوبەلا یا لە باژێر بە ئامادەبوونا مالبەتێن بەشداران دەستەیە چاندە هونەرێن و نەرێن ڕێڤەبەریا خوەسەر سازیên civaka sivîl hatin darxistin. Di pêşengehê de filmek li ser berhemên hunerî û tabloyên xêskirî hat pêşandan. Li gorî koma Orkîdya Hunerî arman ji pêşengeha wêneyan ronîkirina jêhatiyên hunerî teşwîqkirina wan li ser asta herêmî û navnetewî ye. دەستپێکێ دە طلابێ مافسە سامرکالۆ مە معرضێک بناوێ سەرخەتعین مەلدارخست و ژێ معرضێ پێشگۆ گروپا ئەرگێت ئاواکرژێ چاردەکە ساپێک هات و پشتێنا عالا ئۆرکێت هات ئاواکردن پێر زێدە بوون و ئەمگیان سەد کەسی تقریبا و مەگۆمێ معرض گەلدارخن بناوێ چیرۆکە سەرکەفتنێ و ئەف معرض مەلدارخست ji bo em karibin alîkariye bi nexweşiya seratanê bikin, nexweşiya thalasîmiyê bikin û kesê sêwî û mihtac.